ئەنجومەنی گوندی قەیتول لە ناحیەی قادرکەرەمی سەر بە قەزای چەمچەماڵ 5 ساڵ پێشەستا بەهۆی کەمبارانیەوە 2 ڕێگەیان لەبەردەم بوو، یان گوندەکەیان چۆڵ بکەن یان پارە کۆبکەنەوە و بربەستێکی خاکی دروست بکەن بۆ گلدانەوەی بارانەوە. ئەوان ڕێگەی دووەمیان هەڵبژارد. ژیانمان پێش بربەستەکە تەبعەن لە پێش ئەنفالیشۆ ژیانمان زۆر ناخۆشی ئەم دێ ئیش و کاری عیب نەبێ بە کەر و بەرمیل ئاوی هێنا، هەر جارەی بڕایت بۆ 2 بەرمیل ئاو حەت چۆنێک بڕایت 2 سەعاتت پێچ. جا ئیسە ئەم بەنداوە کریاوە بۆ خۆی خەڵک ئیسراحات، ئەنجا حکومەتیش بۆمانی ڕاکێشاوە بەنداوەکە خۆمان دروستمان کرد، بەڵام حکومەتیش بۆمانی ڕاکێشاوەتە ناو ئاوایی و حەوزێکیان لەبان قەڵاکە کرە شەبەکەی ئاو لە ناو هەموو ماڵەکانە، خەڵک کولی هەفتەیەکەیکەن و خەڵک بۆ خۆی حەویاوەتە و نەجاتی بی لەدەست ئەو بێ ئاوی و کەماوی. پێش شاڵاوی ئەنفال 285,000 لەم گوندە دەژیان، بەڵام بەهۆی کاریگەریەکانی وشکە ساڵیەوە ژمارەی ماڵەکانی بۆ کەمتر لە 60 ماڵ دابەزی، بەڵام ئەمڕۆ بەهۆی بارانەوە پاشەکەوت کراوەکەیانەوە لە خەم ڕەخسیون. وەڵایی لەوەیە ئیشتەیە لەوەیە 2 ماڵی تیابێ یا 3 ماڵی تیابێ گشتی بارێ کرد ئەڕۆی لە بەربێ ئاوی. جا ئێمە ئەو ئاوە بۆ ئاوای ئیسفادەی لێەکەین لە بانیش و ئەم دیانە ژەغڵەب تێنوە تەنکەر ئاوی لێبن بخواین ئیسفادەی لێکەن. ئەنجا زۆر جا مەڕ و ماڵات و شتشی لێ ئاوەدا خەڵ مەڕ و ئەم منتخە ئاوی کەمە، خەڵ لە بان و مەڕماڵاتی لێ ئاوەدا ئیسفادەی زۆری لێەکەین، یعنی سەرچاوەیەک زۆر چاکە بۆ خەڵکی قەیتول. ژیان ئەم خەڵکە ئەم بەنداوە ژیانی گۆڕی. بربەستی خاکی ئەمڕۆ ئاسانترین و خێراترین ڕێگای حکومەتەکانی دنیاە بۆ ڕوبەڕووبوونەوەی لەکەوتەکانی وشکە ساڵی. ئێستا بربەستە خاکیەکان لە نێو جەرگەی قەیرانی کەم ئاویەوە هەواڵی خۆش بۆ حکومەتی هەرێمی کوردستان دەنێرنەوە. لە گوندی ژاڵی مەملەحە سەربەناحی سەنگاو تاوەکو ساڵی 2015 تەنیا 12 ماڵی تێدا بوو، بەڵام لە دوای دروستکردنی ئەم پۆندەوە 14 ماڵی دیکە بۆ ئاواییەکە گەڕانەوە. لە 93 ماڵی زۆر تیا بوو، بەس لەم دوای ئاو نەما هاتە سەر 12 ماڵ، ئیستا 26 ماڵ 25 ماڵی تایە. ئەم ئاوە هات ئاوەدانی هاتووە چۆن ئێگە ئەم ئاوە نەبێت خۆم ئاوە ئاوی بارانەوە دراوەتە خۆ ئاوتر نییە، باران هەر ساڵی باران نەواری ئەوەی کەمە بکە. ئەمە چەند ساڵ ڕەنگە لە کاتی باو باپیرمان و ئەم ئاوە هەر بە فیرۆ ڕۆی ئەلەوری ڕۆیتە خوار و بێ هیچ. ئیستا ئەم بەنداوە بەربەستی بۆ کراوە گلی ئەداتەوە. باران بواری ئەم چەمە ئایا زۆری تێ هەر لە ڕۆی و تەواو ئەو دەقەیە بارانە دوای بارانەکە نائەما ئەوەکە. ئەو پۆندە بۆتە هۆی بژانەوەی ئەو ناوچەیە بەڕاستی لە 14 ماڵەوە بۆ بە 26 ماڵ 28 ماڵ و ژمارەیەکی زۆر ئاژەڵ لە سنوورەکە زیای کردووە، چکە خاوەنی بەڵێن خەڵکی گوندەکە دانیشتوانی گوندەکە ئاژەڵدارن و ژمارەیەکی زۆریش بەری زەوی بەراو کراوە لەو پۆندە سوودی لێوە گیرا و لەسەر ڕای ئەوەش بۆ ئاوی خواردنەوە زۆر سوودی لێوەرەگرن. خەڵکەکە سەر ژیانی خۆشتر بووە چۆن ئاوی ها لە حەوشەوە بە ئاژاڵداری بۆ ئاژاڵداری و بۆ باخ و بۆ زەرعات و ئەیسا ئەگە ئەم ئاوە نەبی ئەبێ بڕۆی لەکوێ ئاو بێری. ئیسا دیەکان ترینە وەکو دێ ئاو بەرەگە ئەڕۆن بە تەنکەر لە گەڕاوی ئاوتێرن ئاویان نییە. ئێمە ئاومان هەموو کەسی ئاوی ها لە ماڵ خۆیە. ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی تا ئێستا ئەوەی کە خۆمان جێبەجێمان کردبێت 9 پۆندمان جێبەجێ کردووە بە بودجێ زیاتر لە 7 ملیار و نیو 7 ملیار و 500 میلیۆن دینارە. زۆر بەشیان 5 پۆندیان لە سنووری قەزای چەمچەماڵە. خۆشبەختانە هەموو پۆندێک کە ئەکرێ لە هەر سنوورێکە هەم بۆ بواری کوشت و کاڵ هەم بۆ ئاژەڵداری هەم بۆ دانیشتوانی گوندەکە سوودێکی زۆری هەیە بۆ ئاوی خواردنەوە. ئەمە بارانی گلدراوەی ساڵێک لەمەوبەرە. بربەستە خاکیەکان وانەیەکی بەرجەستە و لە بەرچاون بۆی پێمان بڵێن ساڵانە چەند ملیار مەتر سێجا باران بە فیڕۆ دەچن. بەهۆی بارانی کۆکراوی ساڵی پێشوەوە گوندە ڕووتەڵە و تینوەکە دەیەوێت ژیان بۆ سەوزایی و درەختەکانیش بگەڕێتەوە. لەم بەرنامەیدا هاتوومانە داوامان کردووە کە چیتر بەڕاستی ڕوو بکرێتە دروستکردنی پۆند بۆ ئەوی کە لە قەیرانی وشکە ساڵی و لە ڕوودانی لافا و لە کێشە مەشاکلەکانی ئاوە سوودیان لێوەربگرین. یەکێک لەو
ڕێگایانەی بۆ درێنەی ئاو کۆکردنەوەی ئاو دروستکردنی پۆندە. پۆند زۆر گرنگە لەبەرەوەی کە هەم لە ڕووی بڕی تێچوونەوە، هەم لە ڕووی با بڵێن میکانیزمی دروستکردنەوە، هەم لە ڕووی کلفەی تێچ ئەمانە هەمووی کاریگەری گەورەیان هەیە و هۆکارێکن بۆ ئەوەی کە ئێمە پەنابەینە بەردروستکردنی پۆند لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. ئەم پۆندانە ینی ئەگەر بچووکیش بێ بەڵام کاریگەریکی زۆری هەیە لەو مەناطقانەی خۆیانە، هەم بۆ کۆکردنەوەی ئاو، زیادبوونی ئاوی ژێرزەوی، زۆر جار تەنانەت بۆ دابینکردنی ئاو بۆ ئاژەڵدارانی بڵین مەنتیقەکە وەکو سەرچاوەیەکی ئاوی خواردنەوە. لە لادێکان خەڵکێکی زۆر پێویستی بە ئاودێری هەیە لە بۆ کشت و کاڵ هەروە بە خێوکردنی مەڕووماڵات. فەدروستکردنی پۆندەکان دەبێتە هۆی هەم بژانەوەی ئاوی ژێرزەوی و سوودوەرگرتن لە ڕێگەی ئاودێری و سوودوەرگرتن لە بۆ بە خێوکردنی مەڕووماڵات و دەبێتە هۆی چاکردنی ژینگەش، یعنی ئاو زۆر دەبی لۆ ژینگەش سوودێکی زۆری پێدەگات. لە ئەنجامی ڕووپێویەکی بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی ئاو کە پێشکەش بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کراوە، داوا کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی. بۆ پلانی دوورمەودا 570 بەربەست و بۆ نزیک مەودا 97 دانە دروست بکرێن. ئێستا ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی داوە لەسەر دروستکردنی 120 بەربەستی خاکی لەم قۆناغەی دەستکورتیدا. هەر بەپێی ڕووپێویەکە دروستکردنی 860 بەربەست دەتوانێت 860 گوند لە کاریگەریەکانی وشکە ساڵی دوور بخاتەوە. خوای گەورە سروشتێکی پێبەخشیوین کە هەم بۆ دروستکردنی بەندا و هەم بۆ دروستکردنی پۆند کە سروشتەکەی هاوکار و یارمەتی دەرێکی زۆر باشە بۆی کە ئێمە چۆن بتوانین سوود بە تایبەتی هەم لە ئاوەڕێژی ڕووبارەکان و هەم سوود لە ئاوی بارانا و باران وەربگرین لە مەوسمی باران بارینە، چۆن بتوانین هەموو دڵۆپە بارانێک کە دەبارەیەوە دەڕژێتە سەرزەوی ئێمە سوودی لێوەربگرین و کۆی بکەینەوە بۆ وەرزەکانی داهاتوو. بۆ دڵدانەوەی ئاوی وەرزی بەکاردێت سوود لە ئاوەکەی وەردەگیرێت لە بۆ ئاودێریکردنی کوشت و کاڵ، لە بۆ بەخێوکردنی مەڕووماڵات و ئاودانی مەڕووماڵات، هەروەها دەبێتە هۆی ڕیچارجکردنی ئاوی ژێرزەوی لەو شوێنانە کە ئاو مستەوای بیرەکان زۆر دابەزیوە، ئاو ڕیچارجی ئاوی ژێرزەوی دەکاتەوە، دەبێتە هۆی زیادبوونی ئاوی ژێرزەوی، هەروەها دەبێتە سوود وەرگرتن لێ لە بۆ وەکو شوێنێکی گەشتیاری. زۆر لەو پۆندانە کە ئاوێکی زۆر کۆ دەکەنەوە دەبێتە هۆی زیادکردنی خەڵکی هاتووە خەڵکی گشتیار لە بۆ گەشتکردن لە بۆ کوردستان، یان دەبێتە سوودێکی ئابووری لە بۆ خەڵکی ناوچەکە. ئێستا 118 بەربەستی خاکی کە حکومەت و ڕێکخراوەکان دروستیان کردوون لە هەرێمی کوردستان هەیە. بەهۆیەوە 47364 دۆنم زەوی لە دێمیەوە بوونەتە بەراو. هەروەها توانای گلدانەوەی 220,880,215 مەتر سێجا ئاویان هەیە کە بەم شێوەیە دابەش بوون. 36 بەربەست لە هەولێر، 58 بەربەست لە دهۆک، 12 بەربەست لە سلێمانی، 6 بەربەست لە کۆیە، 6 بەربەست لە گەرمیان. ئێستا حکومەت ڕەزامەندی داوە لەسەر دروستکردنی 23 بەربەستی خاکی نوێ کە بەم شێوەیە. 9 بەربەست لە هەولێر، 6 بەربەست لە سلێمانی، 8 بەربەست لە دهۆک. ڕەزامەندی گەڕاوەتەوە لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی بۆ دەستپێکردنی پۆندەکان بۆ هەنگاوی جێبەجێکردن. ڕەزامەندی وەرگیراوە تقریبان بژمەی دروستکردنی پۆندەکان دەگاتە نزیکەی 13 ملیار و 250 ملیۆن دیناری عێراقی. هەنگاوەکانی بریتێ لە ئامادەکردنی تەندەرین و تەندەرین دەستە لە ڕێگەی پارێزەکانەوە دەبێتە هۆی بڵاوکردنەوە لە بڵاوکردنە پاشان بەڵێندەران هەڵدەستن بە وەرگرتنی برێن پۆندەکان. ئەو کاتە هەنگاوەکانی دروستکردن لە ڕێ بەڵێندەرەوە دەست پێ دەکرێت بە دروستکردنی پۆندەکان. اینجا پۆندی ترمان داوا کردووە بۆ ناو شاری هەولێر و دەوروبەری شاری هەولێر کە دەکات دەوروبەری شاری هەولێر بۆ وێ وەکو باسمان کرد هەم ئێمە ئەو بارانێک کە ساڵانە دەبارێت لە وەرزی زستان و بە وەرزی بەهاردا یان توانەوەی بەفرەکانە بتواندرێت لەو شوێنانە کۆ بکرێتەوە. ژمارە پۆندی تر بە شێوازی PPP ینی بە شێوازی هاوبەشی لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت بۆ یەکەم جارە کاری تیاکرێ. ژمارەیە کۆمپانیای هەم بیانی هەم ناوخۆیی تەندەر و پرۆپۆزەڵی خۆیان پێشکەش کردووە. سەرلیژنەیەکی باڵا لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کارەکە لەسەرەوەی کە شیکردنەوە بۆ هەموو ئەو تەندەراناکە کە پێشکەش کراوە بە ئومێدی ئەوەی ئەوانەش کاری لەسەر بکرێەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە.
ئێمە شاری هەولێر جیاواز لەگە شارەکان تر شارێکی تەختاییە و بەرزاییەکانی با بڵێن ڕۆژهەڵاتی هەولێر کە چیا و گردەکانە بۆیە ئەو ئاوەی کە دێ لە پار ساڵش ئێمە کێشەی ئێمە لە دەوروبەری شاری هەولێر ئەوە بوو کە لە ڕێڕەوە سروشتەکە ئاوەشی زۆر هاتە ناو دوو ناحیە و یان کۆمەڵگایەکان بۆ سەبەبی زەرری گیانی و زەرری مادیش بۆیە ئەو پۆندە هەم دەبێتە بربەستێک بۆ هاتنی ئاوی باران و قوڕولی تا بۆ ناو شار و کۆمەڵگایەکان لە هەمان کاتیشدا ئاوەکە لە خۆی دەگرێت و ئیسفادە دەبێت بۆ وەرزی هاوین بەکاری دێنەوە بۆ ئاوی ژێرزەویش. لە هەرێمی کوردستان زیاتر لە 200 بربەستی خاکی لەلایەن جوتیاران و خەڵکی گوندەکانەوە دروست کراون. بەڵام ئەوان بەلای پسپۆڕانەوە زانستی نین و ناکرێ بۆ ساڵانێکی زۆر پشتیان پێ ببەسترێ. ئێمە خۆنەویستانە بەبێ هیچ مەقابلێک بڕیارمان ناوە هاوکاری هوەری و لیژنەی پسپۆری خۆمان بنێرین ڕێنماییان بکەین بۆی زەرمەند نەبن. بەڵام لە سنووری بۆ نمونە قەزای چەمچەماڵە تا ئێستا تقریبن 72 پۆنت هەیە کە ئاگادار کراوێنێتەوە کە ناویان هەیە لە قایمقامیەت و لە ناحیەکان لەبەرەوەی کە هاوڵاتی ئێستا مۆڵە دووەرناگرێ بۆ دروستکردنی پۆنت لەبەرەوە ئامارێکی دروستمان لانیە. هەڵبەتە لە زۆربەی شوێنەکانی تریش هەیە لە قەرەداخ هەیە لە ناوچەی شارباژێر هەیە لە قەزای پشدەر و ئەوانە هەیە. دوای دروستکردنی 9 پۆنت لە 9 گوندی گەرمیان بەڕێوەبەرەتی ئاودێری سلێمانی ئەو گۆڕانکاریە خێرایانەی بەراورد کردوون کە لە ژیانی گوندنشینەکاندا دروست بوون. بە پێی ڕووپێویەکە لەو 9 گوندەدا 315 کەس لە دانیشتوانەکەیان زیاد بوون و 756 دۆنم زەوی دیکە بوونەتە بەراو 22200 سەراژەڵی دیکەیش زیاد بوون. گوندی گلناسکێ لە ناحیەی مانگێش لە پارێزگای دۆک تیمەکانی بەڕێوەبەرەتی ئاودێری سەرقاڵی دروستکردنی بربەستێکی خاکی نوێن بۆ ئەوەی فریای گلدانەوەی بارانی ئەمساڵ بکەون. ئەف پۆندە بلنداهیە 10 متر دەیەتە چێکردن و کۆژمەی 30 ملیۆن تقریبا دیناری عراقی و کاتشمنت ئێریا ئەو ئاوادێ خەزین کرد تقریبا 120,000 متر مكعب. ئەف پۆندە تقریبا 12 عائلة فلاحی استیفادە جێکەن و گوند دێ مفاجێ بینن ژبەر نەبوونا بارانێ و هشکەبوونا ساڵی ئەvە gelek پۆندت پێدڤینە و باشن بۆ ئەف ساڵە و دەرباز بینش vê هشکە ساڵی. ئینشاءالله بئانەهەیە خودێ پشتی 15-20 ڕۆژێکی دی خلاص بیت ئەف پۆندە تقریبا حتا 65 پۆندت دروستکریە تەسمیم و کامل لە ڕێڤەبەریە مەمە دروستکریە بەس ئەم پێدڤینە کوژمەک بێتە دروستکردن بۆ وان پۆندە. الپارێزگا دو کە 57 پۆنتێت هاتینە دروستکردن ji bilî ku ev xelkî bi xwe ser hesaba xwe dirîskirî û heştên dîra zamandiya Encûmenî Wezîran û Wezareta Maliyê Wezareta Kiştûkal û Serçawekanî awêl serhatî vê gavê qonaxa tenderîk dane. ئەم جوتیارە بەدەست وشکبوونی بەشێک لە بەرهەمەکانیەوە دەناڵێنێ. باخەکەی 2 کیلۆمەتر لەو پرۆژەیەوە دوورە کە تیمەکان کاری تێدا دەکەن و بە تامەزرۆیەوە چاوەڕێی تەوابوونی دەکات بۆ ئەوەی گەرانتی بدات بە درەختەکانی کەچی دیکە تینویان نابێت. خودمانێ ئەوان جامێرە دبێت خلاص ببێت. ئەم لێ شدینێ هەرۆ یعنی ئەس کوڕێ من بێژدە عیلاجێکی مە بکەن زی داح خلاص بێت بەری خودێ تەعالا بارانەکێ داڕێژێت ئەم سەروبەرە خود دۆست بکەین. باهی بێ هشک بێ خۆخێ هشک بێ هەنارێ هشک بێ سێوێ هشک بێ مەسەلەن بیهێ هشک بێ مەسەن هەرمیکێ هشک بێ إيمانه زراعة أذا يجين أبد شيء بتهول ما كمروي تنما ما دي جيني بشكت جيناوان كم بي جين نايته كرن هبال زراعة نصرف ببد مثلا تريا تريب تناشد فقيب تناشد إذا خرابت بد آف هشك بي صال هشك بين خدي تعالى رحمة ندارت كو بآف هبد زراعة ما أم استفادة جيب بين بجين بين منو بتشتك هبن بجيت هبال همین بخور روین چون باجی را من همین 7 مال 8 مال مان البیره. همین آوچین پارێزگاها دو که هر گنده که کو خلکی هزار تعداد کرد بیتن اف جهه گنجای بوچه که ناسکره که
دیف هزر بۆ چۆنێت خو ئەو ڕێکن و کلاسیکن وان هەین کو هەموو ئاخاابێتە سەرێک و بیک و بێتە حەدرکردن و کۆمپاکشنەکە درست بۆ بێتەکردن یەن دروستکردین لێ ئەکیت پشتی یعنی فترەکە گەلێک نێزیک زەرەرێت وێ دیار بوون. بوونی هەزاران دۆڵ و نوشێ و لاپاڵی نێو چاو پێدەشتەکان گرنگی هەڵکەوتە جوگرافیەکەی هەرێمی کوردستان لە وڵاتانی ناوچەکە جیا دەکەنەوە. بە بودجەیەکی کەم دەکرێت سەدان سندوقی گەورەی پاشەکەوتکردنی باراناو دروست بکرێت. ئەو بارانەی لەوەتەی دەبارێت بەشی هەرە زۆری بە فیڕۆ دەچێت.